دێوە بەرنیشان کردگە فەرمان کورد و کوردستان بێکەرن قەرار 28 مانگ ناڵی گەلاوێش سپای تاریکی بینە سەرەولێ دێوە بەرنیشان کردگە فەرمان کورد و کوردستان بێکەرن قەرار 28 مانگ ناڵی گەلاوێش سپای تاریکی بینە سەرەولێش ئامان کوردستان ئامان یارسان ئامان هەی ئامان خەڵکی کوردستان بینە پەریشان ئامان هەی ئامان فەرمان ڕەشێ ئەورەی لەسیە سپای ئەهریمەن وڵاتە کوردەی دانەوەرشەن سنە و قارنا سەقێز و پاوە خەڵتانی خوێنن شارەی لە کوردم دەردگەلی من وڵات خەمدنە و ئاسۆ ڕوشنە ئازادی نزیک لێوت پڕخەنە وڵات خەمدنە و ئاسۆ ڕوشنە ئازادی نزیک لێوت پڕخەنە ئامان کوردستان ئامان یارسان ئامان هەی ئامان خەڵکی کوردستان بینە پەریشان ئامان هەی ئامان